دیارە ئێمە ئەمڕۆ وەک کۆمەڵی قوربانیانێکی میابارانی هەڵەبجە لەسەر ئەو وتانەی کە کەسێک بە ناوی ئاسۆڕەشەوە خۆی ئەناسێنێ بەرامبەر بە کەسوکاری شەهیدان بەرامبەر بە شەهیدانی هەڵەبجە و بەرامبەر بە سنبولی قوربانیان بەڕێز عومەری خاوەردەیکا ئێمە وەک ئەرکێکی سەرشانمان ئەمڕۆ هاتینە دادگای هەڵەبجە بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەو کەسەی کە بە ناوی ئاسۆڕەشەوە خۆی ناساندووە بۆیە لەرەوە داواکارین لە ڕێڕەوی دادگای ئەو کەسەمان بۆ بناسێنە بە ناوی سیانی و بە شوێنی کەوا بازەکرێت لە ئەمریکا دانیشێ ئێمە هەموو ڕێگاسایەکان ئەگرینە بەروە بتوانین لە ڕێگای ئەم سکاڵایەوە بتوانین بەربگرین لەو کەسانەی کە سوکایەتی بە شەهیدانی هەڵەبجەکەن. دیارە هەموو داوایەک لە ڕێگای پۆلیسەوە حالەی محکەماکرێ بڵێ لە پۆلیسەوە ڕەوانەی محکەمە کراین و ئێمە دوای کە هەواڵمان زانی ئەو کەسە لە ئەمریکا دانیشێ پەیوەندیمان لەگەڵ قونسوڵی ئەمریکا کردووە و ئەوانیش کەسێکیان ڕاست پاردووە لێرە ئەو بەڵگە و ئەدلانە یا ئەو بەڵگەی کە لەبەر دەستی ئێمەیە تەسلیم بەوانی بکەین بەوەی ئەوانیش لە ڕێگای خۆیانەوە بدوچونکەن بۆ ئەو کەسەی کە ئاماژەمان پێک.